سلام عليكم ورحمة الله وبركاته. ئاو سەرچاوەی ژیانە هەر دامەزراوەیەکیش کە لەدایک دەبێ پێویستی بە سەرچاوەیەکی ئاوە. لە ڕووی سامانی ئاوی ژێرزەویشەوە هەرێمی کوردستان وڵاتێکی دەوڵەمەندە، بەڵام میهرەبانی لە سەرەتای دەست بەکاربوونی دەیناڵاند بەدەست بێ ئاویەوە. پارەیەکی زۆر خەرج دەکرا بۆ دابینکردنی ئاو بۆ نەخۆشخانە. دوای 2 ساڵ لە کردنەوەی نەخۆشخانە سوپاس بۆ خوا توانیمان ڕەزامەندی وەرگرین بۆ هەڵکەندنی بیری ئاو. کارمەندی ژمێریاری بەشی خێرخوازی کۆمەڵێ داتامان دەداتێ لەسەر ئەو تێچووە زۆرەی لە کڕینی ئاو خەرج دەکرات لەگەڵمانە. سڵاوتان لێبی. لە مانجی هەفتی 2023 تاوەکو مانجی نۆی 2024 بڕی 22 ملیۆن و 410 هەزار خەرج کراوە لە دابینکردنی ئاو بۆ نەخۆشخانەی میهرەبانی کە ئەمە هۆکارە بۆ زیادبوونی خەرجی و کەمبوونی داهات. میهرەبانی ئەمە بە دڵسۆزی خێرخوازان دەزانێ کە هەڵساوم بە کۆکردنەوەی یارمەتی بۆ لێدانی بیری ئاو کە ئەمە هۆکارە بۆ کەمبوونەوەی خەرجی و زیادبوونی ڕێژەی داهاتی 145.5 ئەو پشکە خێرخوازیانەی کە داهاتەکەیان ڕاستەخۆ دەچێتەوە بەشی خێرخوازی میهرەبانی بۆ کەفالەتکردنی منداڵی نازدار و نەخۆشی هەژار. کەواتە هەموو ئەو خێرخوازانەی کە پارەیان هێنابوو بۆ لێدانی ئەم بیرە وا دابنێت کە ڕۆژانە پارە دێنن دەیخەنە ناو سندوقی خێرخوازی و هەمومان دەزانین ئاو چەندە سوود و پاداشتی هەیە بۆ مرۆڤ و گیانلەبەر و زەوی. لێرەوە زۆر سوپاسی خێرخوازان دەکەین کە دەستێکی باڵایان هەبووە لە دابینکردنی پارە بۆ لێدانی بیری ئاو لە نەخۆشخانە. ئێوەش بزانن کە هەرکەس سوودمەند بێ لەو ئاوا پاداشتەکەی دەگەڕێتەوە بۆ ئێوەی لە خواترس و خێرخواز و دڵسۆزی میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.